هێشتا تیشی ئاڵتوونی خۆر زۆربەی ناوچەکەی نەگرتووەوە، بەڵام سۆزی ئاوەدانی و بڵندی چیاکان بە شێوەیەک بوو هەست بە نیمچە بەهەشتێک ئەکەیت. دیمەنەکان ئەوەندە جوانن چاو تێر نابێت لە سیرکردنی. لەم سەر شاخە و بڵندی و گەورەی کێوەکان و سەر بڵندی و گەورەی خەڵکەکەی ئەبینرێت. ئێرە ئەو ناوچە و ئەو شوێنەیە ساد نییە ڕووداوی مێژووی گەورەی تیاڕوونەدابێت، یان خۆی بۆتە ڕووداوێکی گەورەی مێژووی. هەواری دێبەدێ ئەبینە ناوچەی بە هاوڵاو ئەیبینە شوێنی بەرخۆدان و ئازایەتی. حەزرەتی نالیە فەرمێ ئەڵڵا چی عەقڵ و کەماڵێکی هەیە، لەگەڵ ئەو عەقڵ و کەماڵە چ جەماڵێکی هەیە. دڵفرێنێکە لە بۆ مەدحی سەراپای ئەوێ، واجبە مەدحی بکە هەرچی کەماڵێکی هەیە. ئەم هۆنراوەیەی حەزرەتی نالی دەکرێت بڵێن نووسرا بێت بۆ ناوچێشی وەها جوان و قەشەنگ. لێرە ئەم ناوچەیە و ئەم دۆڵە و ئەم شوێنانە سروشتێکی ئەمەندە جوانی هەیە، مرۆڤ کە دێتە ئێرە وەکو ئەوە وایە عاشق بە مەعشوقەکەی شاد دەبێت، چونکە لێرەوە سروشتێک دەبینی کە ژیانت زۆر لە شیرین و جوان دەکا. ئێستا ئێمە لەسەر شاخی دابانین، بەرامبەرم ئەو شاخە بەرز و جوان و نەخشینەی پیرەمەگرونە بەفرێکی سپی جوان سەراپای پۆشیوە. ئێرەشم بەرەو دۆڵی جافایەتی و ئەچمە دێی سەر گەڵ و بەرگەڵ و جوانترین وێنەی سروشت لە بەرنامەی دێبەدێوە ئەم جارە بیبینن. دەیەک لە دامێنی چیاسەختەکانی دابان و هەلاج، دەیەک لە لووتکەی چیاسەختەکان بۆتە قەڵا و مەنزڵگەی قایم و لە مێژوودا سەنگەری بەرگری و بەرخۆدان و شۆڕش بوو. سەرگەڵ و ئەو دەیەک کە چیاسەرکەشەکانی ژینگە و ئاوهەوایەکی ێژگار دڵڕفێنیان پێبەخشیوە.
شێو ڕەنگی شاخ و چێ و ئەشکەوت و دار و درەختەکانی تابلوویەکی ڕەنگاوڕنگ بەهشت ئاسایان بەخشیوەتە سەرگەڵۆ و دڕفێنی کەش و هەواکەی گەشتیاران بۆ لای خۆی کێشەکات و ترێ و مێوژە نایابەکەی سەرگەڵۆ و هەمیشە بازاری مێژفرۆشان گەرمەکات. ئێرە سەرگەڵوە دەی شۆرش و قەڵای بەرگری و دەی چیا و دۆڵ و شاخە جوان و دڵڕفێنەکانە کەوتت سەرگەڵوو واتە بەرگەڵوش دێت لەگەڵیدا چونکە هەردووچیان ئاوێتەی یەکتر بوون هەم لە خەبات هەم لە جوانی بۆیە سەرگەڵ و بەرگەڵوو ناوێکە لای هەمووان نامۆنیە. دەی سەرگەڵوویەکێکە لە دێکانی دۆڵی جافایەتی و 65 کیلۆمەتر لە خۆرهەڵاتی ئیسلێمانیەوە دوورە. ناوچەیەکی پڕباخ و بێستانی زۆر سەرچاوی ئاوی زۆری هەیە. ناوچەیەکی ڕازاوەیە جگەلەوە ناوچەیەشی گەشتیاریە. پرۆژە سەرەکیەکانی سەرگەڵوو کە پێگاتووە لە شوێنی نیشتەجێبوونی سەرکردایەتی شۆرش و ڕادیۆی دەنگی گەلی کوردستان سیمایەکی گەشتیاری بە ناوچەکە بەخشیوە. لێرە دەست و بازۆکان وەک جاران کەوتونەتەوە کار هەر لە ئێستاوە خەڵکی دەیە کەوتونەتە چێڵانی هەندێک لە ڕزەکانیان بەشێکیش خۆیان ئامادەکەن و سەرقاڵی هەوجار دروستکردنن بۆ چێڵانی ڕزەکانیان تاکو بتوانن بەرهەمێکیان هەبێت کە سوودیان پێ بگەێنێت. لە قەراغ ڕێگا حاجی برایم و چەند کەسێکمان بینی سەرقاڵی چێڵانی ڕز بوون. ئێستا چێڵانەکەی ئێستا بۆ ئەمەی ئێستا باشە. ئەی خۆتی تۆ ئەمە؟ بەڵێ. بەشتان ساڵ نەخوا ئەم پاچکارێژ ناخۆشە خوایە بۆ ناخۆشم ماوەیەک بوو وەسمان هێنا بوو خەڵک پاچیشی نەبوو وای ئێستا خەڵک لەم بەر ئەم قەیران و شتێ ئەڵەن لە فەڵزی خوای گەورە بەزابێ ئەم بێموچەیە وای کە بگەڕێتە سەریش ئەسڵەکەی خۆی وانە چەندێک ئامیشەتان نەکردێتەوە چت بێ بەدەستەوە ئەوە مایکە سەگاوەرەگەیە هەر بە مەسەلەی هینەکەیڵێ ئەم دەمانەی کۆڵینەوە و بە پات وەختی بەهاریشکە هات وەختی مانجی نازانم چەندە دین گوڵەکەی شتێنینە ئەم گوڵن ئەوە گوڵن لەبەرەوەی بەرەمی کە تازە دروستکاتەوە بەڵێ بەڵێ هەموو ساڵێ بێ وەشت ئەنگەنا دەبێ بەسڕا ئەبێ هەموو ساڵێ وەشتی ئەوە وەشت ئەمە لەکە لە بەهار و شتاینێکەنەوە بەڵێ وتی پێشتر ئەمەتە ئەمما ناکواسە دەساناوتە پاچە ئێستاوە قەیرانە و پارە نییە و خەڵک فەقیرە و دەساناوتە پاچەکانە بەڵێ بەڵێ دەست بدای هەموو شتێک هەموو بەعام
خەڵکی سەرگەڵۆز ئەمە میشاناکەن وەنیە هەمووی کارە والله ئەم لاتیانە هەموویکەن چەند ساڵە گشتێکە بەس ئەبوو دەوڵەمەند بوو وازی لێ نابوو خانوێشی لە سلێمانی کردیان لەو شارانە ڕۆی بوو بۆیە ئێستا خەڵکی سەرگەڵ و بگرن نیوەی زیاتر لە چوار قڕنە و لە ڕانیە و لە دووکان و لە سلێمانیە بەس کە خاڵە پێما خەڵکی سەرگەڵ خۆیان خەڵکی زیرەک بوون لە کار و کەسابەتوانە هەموو کەسم کەسبی زانیە ئەمە بە مشار ئەو ڕزەیە بڕین و ئەوانێ ئەو بەر ئەو توولەی لێکەوە بۆ توولەی بەری دەیە قوریکەی ئەوەندە ئەنجا ترێگەی ئەنگەناوازی لێ دێنی خەڵکی شارە هاتن ڕۆزیان لێکرین ویان دەزانی هەر بە ئارزوو ئەو ترێبێ ترێگرە نەزانی دنیای شێوێ لە شان ساڵ بێشاڵە ئەنجامە داربیە داربیە بڕیم بە تەڕی تا تۆزە وشکە بێت کە وشک بوو و دەوزە وشک بوو خەریکی بم ئەیکەم بەنیر و ساڵێک دو ساڵی یەکرم تا سوگە بڕیم بە تەڕی قورسە بوون ئەیکەم بەنیر دوایش ئەم کونانە شعیب نەبێمەی کە هینە ئەمە بۆ کەڵەمە و بۆ جەلەیەکە لێبەسی بۆ وەراق بۆ جووتی پێەکەی ڕاست ئەمە داربێکە نیری لێ دووزە بێ هەوجاری لێ دووزە بێت زۆری برین لەدا هەوجارێکی برین توژە بێ گوێزە بێ بەزە سا زۆری هەر بیەکەن بیەکە سووکە بە نی دەکرێت دەکرێت بە هەوجار بە شتێک هەر بیەکە بەکاتێن لە ناودێ و لەو شوێنەی بۆتە گۆڕەپانی ناساندنی بۆمبەکانی بەعەس بە مامە خەلیل گەیشتم کە ئەنجومەنی دەیە لەگەڵ کالقمان بە یەکەوە هەندێک قسە و باسمان کرد و دوایش لە ناوەڕاستی دێدا چەندین پیا و کەسایەتی دێمان بینی بباري زحمات نابي ومن بود نامرم ومرادنا جيح وشراو شبيكم مارون يجيز وشينا يا وبيبي يا بربادن طعم الشايكاب درب شجاني شيلين ايوه يا ربي مرقدنا بيه کە دەگەیتە ناو سەرگەڵ و شتێک کە سەرنجت ڕادەکێشێت ئەم ساروخەیە خەڵکی دێ ئەمان دانا وەکو یادگاریەک لەگەڵ یاچووکە لە ساڵانی زوودا لە هەشتاکانی سەدەی ڕابردوو و هەفتاکانی سەدەی ڕابردوو لە شەستەکانیشدا هەمیشە فڕۆکانی ڕژێمی بەعەس ئەم ناوچەیان تۆپباران کردووە هەمیشە بەسەر سەری ئەم دێوبن چووکە ئێرە پێگەی شۆڕش و کوردایەتی و مەردایەتی بووە لێرە خەڵک قەت سڵیان نەکردێتە لەوەی کە فڕەکە بەسەر دیەکان بسوورەتەوە چووکە ڕاهاتون ڕۆژانە تۆپباران و بۆمباباران کراون ئەمە تعبیل لەوەش دەکات کە وەک خۆیان گەنجێک ئەلێرەدا بە منیوت ئەمە ئێمەی پێگەیاندووە ئەوەشی بۆمان کراوە لە نوچی ئەو ساروخەیە بینین چونکە ئەگەر ئەوە
ننرا بەدیەکەمانەوە خۆلەوانەیە ئەو حکومەتەی کە ئالم دێوە پێگەی و پێی گرت هیچی بۆ نەکردایان. سەرگەڵوو لە ڕووی مێژوویەوە جێگە و پێگەی گرنگی هەبووە. ئەم دێ هەمیشە دەیەک بووە قەرەباڵخ و پڕکار بووە. لێرە هەموو کاروبارەکان خەڵکی دێکردویانە. ئەمان هەمیشە بوونەتە ئەوەی خەڵکی دەوروبەریان چاویان لێ بکەن بۆ کارکردن و خۆ بەخێوکردن. کاری جۆڵای و ئاسنگەری و مزگەری و ئاشی تێدا بووە. جگەلەوەش ناوچەکە ئەوەندە شاخەکانی چڕ بۆ بۆی هەمیشە شوێنی کەسانێ بوون کە بانجی ئازادیان داوە. بەهاوڵڵا ئەو پیاوەی کە تا ئێساش شکەوتێک لە سەرگەڵوو بەناویەوەیە کە تا ئێساش پەیڕەوانی ئەم بەهاوڵایە ماون و کارەکەن. جبنا وما تلكم دبارات مسلم وبالبسطوي في خوشان شبيق معرون الجيز بوشينا يا بيبي فربادم كما شايفكم درب شياني شيرين امان يا ربي مرقدنا بيه سەرگەڵوو بەڵێ دروستبوونی سەرگەڵ و دەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە مێژووی هەیە و شێخ ئەحمەدی سەردار کە بنەماڵەی وان زیاتر دیەکەش بە ناوی شێخانی سەرگەڵووی شێخان منشورە. ئەمانە بنەماڵەیە لە نەقشبەندەکان کە هەندێکی خزم و کەسیان کە هاتوون ئەم پیاوە هاتووە ئێرێ ئاودان کردوێتەوە سەرگەڵ و بەرگەڵ هەبووە. دوو تافە بوون دوو ئامۆزای یەک بوون. ئەم شێخ ئەحمەدی سەردار کە هاتووە لە سەرگەڵ و هاتووت حەو ماڵی لەگەڵ هاتووە بە ماڵی ئەو حەو ماڵیشی لەگەڵ بەزنجەوە لەگەڵ هاتوون. ئەو حەو ماڵەیە بە ماوەسمانی پێڵن ماوەسمان کە هاتووە بۆ ئێرە. ئەو چەند تافەکەیشی کەتیا بوو تافەی خێری ئەحمەدی حاجی فەتاحیان پێڵێن لێرە هەیە. ئەوانیش یعنی لەگەڵ ئەوانە هاتوون ئەم دییان ئاودان کردوێتەوە. ئەمە ساڵانی چەند بوو؟ ئەمە ساڵەکانی تاریخی بە پێی شێخ ئەحمەدی سەردار هەیەی لە ساڵەکانی 80ەکانایە. بەڵێ سەدەی هەشدا پێشتر ئێرە ئاوادان نەبووە. ئێمە ئەوەی کە مێژووی نووسیوێتی شێخ ئەحمەدی سەردار لە پێش ئەوانەوە بەڵام ئەوان لە بەروی میلادگری خۆیان بووە بەس پێش ئەوە معلوماتمان نییە ئێمە ئەبێ بێ لە عینەکانی ئاوادان بوو بەڵێ ئاوادان بوو چونکە بەرگەڵ و لەگەڵ سەرگەڵوو بووە. سەرگەڵ و بۆ ئەو پێگەی هەیە لەبەر ئەوەی ناوچەی جوگرافیەکەی وا هەڵکەوتوە ئاوی زۆر بۆ نمونە ئاشی ئاوی شەش ئاشیە بۆ خەڵک لە دەوروبەرەوە بەکاری هێنا و هاتووە. دووەم لەبەروەش خەڵک ئیشی سەنعاتکاری ئاسنگەری بۆ هاتوون لێرە کۆبوونەوە ئاسنگەرەکە ئاسنگەری تیا بووە جۆڵای تیا بووە مزگەری تیا بووە لەبەرەوەی بۆتە شوێنێکی سەنعەتی خەڵک زیاتر پێگەیەک ڕووی تێ بکات. باشە ئاشەکان نەزانی ئاشی کێوچێ بوو ناوە بەڵێ یەکەم کە لە ناودیەوە دەست پێکەن ئاشی حەو ئاشی کۆنمان هەیە ئەمانە هەر ئاساریان ماوە بەڵام ئەمانەی تازەکە لە دوای ئەوەیەوە کە ئێمە دەیزانین ئاشی سەریان پێوتووە ئاشە چکۆلە هەیە ئاشی شێخە گەورە هەیە ئاشی شێخە ڕەحمان هەیە ئاشی کاکە ڕەزایە ئاشی شێعەلیە ئەمانە لە ئیشا بەڵێ لە ساڵی هەفتاکانە بەردەوام ئیشان کردو بەڵێ پێشتری شەبوون بەڵام پێشتریش ئاشی تر هەن بەس هەر ئاساریان ماوە بەس ئەمانە لە ساڵی هەفتاکان و لە شەستەکانەوە لە هەفتاکانەوە کەوتۆتە ئیش خەڵک بەکاری هێناوە حتا ساڵی 84 تقریبا 84 ئاسنگەرەکان ئەمە خێری ئاسنگە کە خاڵوانی بام من ئەمانە وا بزانم لە پێم هین نەبێت لەگەڵ نێری و لەو منتیقەی وە هاتوو خێری وەستان وەستا ڕسوول ئەوان کوڕی حاجی مەحموودی وەستا مەحمودی بەڵێ ئەوانی ئاسنگەرەکان زۆریان وا لەوێن ئێستا جۆڵایەکان هەندێکیان جۆڵاکە هەورامانی تایە هەورامی لە هەورامانەوە هاتووە خەڵکی کەشمان هەبووە جۆڵا بۆ لە بێگمێەوە هاتووە لە دی لای مەرگەوە لێرە ماوەتەوە لەوە ئیشی هەبووە مزگەریشی دێ بووە سمایل مزگەریان پێوتوە سمایل مزگەر بەس وڵا ئەو بۆ ئەو نازان بچواتەوە بەس ئەستاچی ئێرەنی تاکی بەردەوام بوون ئەمانە هەتاکو هەندێکیان بەپێی سەردەم کە ئیش گۆڕانکاری هاتووە خەڵک فافۆن هاتووە بەکارهێناو مزگەر پێویستی مزگەری نەبووە کەم بوونەوە خۆشیان لە ناوچوون بەڵام ئاسنگەرەکان تا ئەم ئەخیرا پێگەیان هەر هەبوو هەرای
جۆڵاکانیش هەتا تقریبن ساڵی دەگەڕێتەوە بۆ هەفتاکان ئیشیان کردو کورتان دوروتان نەبووە بەڵێ ئەوشمان هەبووە کورتان درۆکان بەڵێ ئەوە دوسەیەکمانە بۆ هەر یەکێ دوای یەک پیر بۆ بردو یا کوڕی کردوێتی و یاکی تر یەکیان بۆ نمونە هەمەی خاڵشە لەمان هەبوو ئێستاوە پیر بوو لە پیر و خانەی پیرە ئەمە چی بووە ئەمە جۆڵاش بۆ دوایی کورتانیشی توانی بدرووە محمودی خاڵەشە لەمان هەیەەوە پیر بووە لەسلمان ئەوژە توانیوێتی اینجا هەمیمان پیرۆتمان هەبووە یدی بە پێگە مام سمایلمان هەبوو کابراژی تر بوو هەر یەکەی کۆن ئەوانە بە پێ خۆشەوە کۆپاندرونە دەگەڕێتەوە بۆ ئاستی ئەوەی جوانتر بێ لە دیوی دەرەوە ڕوانگەکەی جوانتر بێ و نەرمتر بێ و بۆڵاغە کەمتر عزیێتیدا ئەوەیە جوانەکەی ئەو دەست نەخشەکەشی جوان بخایەتی وایە هینەکەش و تەقلەکان جوانترە بەڵێ هەبوو ئێستا محمودی خاڵشەی جوانتری درووە هەتی تر بووە ئێتیمامی بە ئیشەکەی خۆی نەداوە ڕووکەشەکەی ڕووبازارەکەی کەمتر وانجینە هەمووی وەکیەکە ئێمە دیوەخانی شەخەکان هەبووە ئەوی چۆ لەوێ نانی خوارد بێگە خەریب هات بێتە ئێرە پیاویشی ناودارات بێ ئەوی تریش لە ماڵەکان بە بپێی خۆی بەڕێ کردووە لە قەدەر توانای سەرگەڵوو لە ئێسادا 150 خێزانی تیاژی کە ژمارەیان نەگاتە 650 کەس دانیشتوانی دێ هەمویان سەرقاڵی ڕز و باخ و ئاژەڵدارین لە دوای دروستبوونی حکومەتی هەرێمەوە شارەوانی بۆ دروستکرا و کۆی پرۆژە خزمەتگوزارەکانیان بۆ کراوە سەرگەڵوو وەکو یەکەم دێ لە سەردەمی شۆڕدا ئەنجومەنی دروستکردووە و ئەنجومەن ئەو کاتە دەسەڵاتی ئیداری زۆری هەبوو و توانیوێتی لێپرسینەوە لە دانیشتوانی دێش بکات. سەرگەڵوو لە ساڵی 1934 خوێندنگای تیاکراوەتەوە و هەل لەو ساڵشدا پۆلیسخانە واتە مرکزی شورتەی تیادا دروستکراوە و بە پێی ئەوەی سەرگەڵوو دێکی ئاوەدان و قەرەباڵغ بووە. لە ڕووی ئاوەدانی و ژیان و گوزارانی سەرگەڵەوە لەخوا بەزیاد مەسەلەن و مەسەلەی ئاو ئاوێکی باشمانەیە کانی و ئاوی زۆر ڕێکوپێک و باشمانەیە لەبەر ئاوەکانیشمان بڵین کۆمەڵێ غابات و دارستانێکی باشمانەیە هەلا میوەهات و هەنار و قۆغ و قەیسی و ئەم میوەهاتەمان هەیە تەماتەشمان هەیە بەس تەماتەکە ئەوە نییە بڵین بەشی فرۆشتن و ئەوەی تیابیار ئەوەی کایکە بەشی خۆمانەکە و کە لە ماڵەوە سەرفیەکەین و بۆ خۆمان مەسەلەی ئاژەڵداری لە ڕووی ماڵاتی وردەوە بڵین ماڵاتی وردەمان زۆر نییە ئێستا بڵین لە ساڵی هێشتاکانە گەلێ زۆرمان هەبوو بەڵام ئێستا مەسەن بڵین لەوانەیە نزیکەی سەرێکمان هەبێ ویژ دوو ماڵ سێ ماڵانە باقیەکەی کە خەڵکی سەرگەڵەیە ئاژەڵی وردەی نییە بەس وەکو ئاژەڵی گەورە بڵین مانگا لەوانەیە دەوری 100 مانگایەکی 120 مانگایەکی تیابێ لاقەتە ڕزمان هەن بەس باوەڕەکەی ژیانی ئێمە جاران بڵین لە پێش هەشتاکانە لە هەشتاکانە بەروبوومی ئێمە لەسەر ڕز بوو ژیانی ئێمە لەسەر ڕز بوو مەسەن بڵین ئەو کاتەی خەڵقە چوو کاروانیە کرد گەنمی دێنایەوە مێژێژی باشمانە بوو ساڵانە دامانە کرد دستانان لە کاتی پێویستە ئەمان فرۆشت وەکو ڕز بەس بە نیسبەت ئێساوە مەسەن بڵین ئەو ڕزی کە ساڵان هەمان بوو ئێستا بەروبوومێکی ئەگەم بەروبوومەکەشیە بێ ئێمە ئیسفادەی لێ ناکەین لەبەرەوەی شتێکی ئیتازێکی وامان نییە هەموو ترەیەکە لە کاتی خۆیان بەسەرێکەوەگا کە بەسەرێ شەوەگەشت لە کاتی پێویستە بۆ ئێمە نییە لە کاتی سەردەمی دکتۆر بەرهەمە زۆر باشترین پرۆژەمان بۆ کراوە وەکو پرۆژە بڵین پرۆژەیەکمان بۆ کراوە لە ناو دێە مەسەن بڵین ئەو پردەیەکە بەسەری ڕۆشتین لەم سەری دێ بۆ سەری دێ ئەو کاتێ مەسەن بڵین سەرگەڵ و ئەم بەراوبەر بوو چەند بوو بەس ئێستا سەرگەڵ و ئەم بەراوبەر ئێشی گرتووەتەوە بەنیسبەتە و پرۆژەیەوە دەستیان خۆش بێ شتێکی زۆر باشیان کردووە بەنیسبەت لە مەکتەبیش و خستەخانەشە بڵین مەکتەب خراپ نییە مەکتەبی باشیشمانەیە تا پۆلی شەشی سانەوی تایە بڵین خستەخانەشمانەیە بەڵێ خستخانشمانەیە بەپێی پێویست خستەخانەکەشمان باشە بەس خستەخانەکەش بەپێی پێویست نییە بۆ سەرگەڵ و ینی سەرگەڵ و ئەوەی کە ئێمە باسیەکەین و ئێمە دیومان لە سەرگەڵ و بەلانکەی شۆڕژ ناسراوە
وەکو بەلانگەی شۆڕژ ناسراوە بەڕاستی بەپی پێویست سەرگەڵ و ئیشی بۆ نەکراوە. پەیام ئەوەیە ئەوانەی کە لە شارن بێنەوە دێیەکان هەر چۆنێک بێ خانوو دروستکەن بۆ خۆیان مەڕ و ماڵات و شتیوا بێن بە خێویکەن بەس بەداخەوە ئەم حکوومەتە ئێمە دەڵێن حکوومەتمان نییە دەسەڵاتە ئەم دەسەڵاتی ئێمە پیلانی نییە ئەگەن پیلانێکی هەبووە لە کاتی خۆیە ئەیتوانی ئەو ماڵانەی کە ڕێز عیلەن ماگانە 500,000 بۆ وە بڕێ بەس بۆەوەی دانیشە دوو مەڕ و دوو بزن و دوو مانگای بۆ بکڕێ سەردەمانە کە بۆ خۆی هەم واریداتی شێ بێ بۆ حکوومەت هەم واریداتی شێ بێ بۆ خەڵکەوی ئیسفادی لێ بکە بەس بەداخەوە ئەو پیلانەی کەواندان نابوو سەری نەگرت. یەکەم ئەنجومەن بڵین لە سەرەتایە کە ئەنجومەن دروست بوو حوتی 1982 کە لە سەرگەڵ و ئەنجومەن دروست بوو ینی بەڕاستی هەر لە کوردستانە ناوی ئەنجومەن نەبوو ئێمە کە ئەنجومەن لە سەرگەڵ و دانرا دەسەڵاتێکی پێدا بوو ئەو کاتەی شۆڕش دەسەڵاتێکی پێدا بوو ئەیتوانی محاسبەی ئەندامی سەرکردایەتی پێشمەرگی بکە ینی ئەوەندە دەسەڵاتێکیان هەبوو کە ئەنجومەن دروست بووە ناوی ئەنجومەن لە سەرگەڵەوە دروست بۆ و دانراوە یەکەم ئەنجومەن لە سەرگەڵ و دانراوە بڵێ لە کوردستانە ئەنجومەن نەبووە لە کوردستانە لە سەرگەڵ و بووە. خەڵکی ئێرە پێیاندم تۆ لە شاخ و شت کەوتیتە خوارە مەسە قاچشتی نەقسامە باز ئەومە ئەو ڕووداوام بۆ کە لە کوێ بووە چۆن بووە کەی بووە لە 23 بوو چوون بەکاردوو بۆ لای شاخی قڕقم سۆی پێیاڕێنی بەرامبەر شاقووری وەڵا لە کاوەکەی دانیشتمەوە ئێستا دانیشتم دوو جگەرم خواردو لەگەر هەستان پێ شاخەکە بە بەرنمە ئەم بەرابەری کرد بینیازم و دانیشتمەوە کە یەک بنەوشەیە دەم هاتمە خوارێ بنەوشەکەم لەگەڵ خەمێنە ڕشکەی پێشکەی چاوم ئەم بەرابەری کرد هەستان پێ لەگەڵ میز دانیشتمەوە لەگەڵ دانیشتمەوە بەسەر دەما ڕۆژمە خوارێ یەک بارمدار لەگەڵ خۆمێنە خوار پەلە مال بنەوشەکەمدا چەنە بەرزە و شاخە زۆر بەرزە وەرە لێرە بۆ مزگەوت دەڕێوم وەڵا لێرە هەر بەتر بەشە ئێستا هینەکەی ئەڵێ چەقۆی لێداوە لە پشتما شوێنەکانی هەر دیارە قاسم چۆ دەستکە وەڵای ئیشی ڕزمە کرد و کاروانی مەکرد و چوومە دەوری لەیلان و ترێشتە فرۆش ترێمە فرۆش ترێمە فرۆش بەگەنم وەڵای یەکەجووە شەمە یەکەجو نیوە دا هاوارتان چۆن هاوارتانەکەەوە وەرە هایتری ئەچێنە جێش وەکو لەیلان و خاڵەبازیانی وانە هایترێمانە کرد دادن لە ماڵێک دامە دەمخست ئەرە ماڵەکە جێمەکە بیخەم کاگەیانێکی خواحافیزیانێکی فەرمو بیخە بەشیشی ترێدان ئارەوەڵا بێترە هین من نەکردن قابلە ترە دوو چیرۆم بفرە دوو چیرۆم یا دوو چیرۆ مەدەم ماڵەکە ئەو ماڵەکە لێ ئەو ماڵی لێ ئێستا با بڵین ئێمە لە دیەکەین بڵێ ترێمان خستووە هاوارەکەین ئێمەی کە ترێت لایە و ئەیفرۆشی و لە دیەکی هاوارم بۆکە وەکۆی کە زوو هایترێ هەرەوەوە کرد هایترێ ئەگەر نێ بارەکەمە ڕۆم تەواو ترێ بەگەرم ترێ بەگەها بەگەنم یەکجو بەگەنم یەکەنی بەجۆ ئەوە یەکجو بەجۆ ئەو پێوانەتان چۆنە کرد هەر خۆتان بەینی خۆتان یا بەتراز و مانچشا بەرامبەرەمانچشا بەرامبەرەمانچشا بە ترێکە دوو سنگەرمێنمە داری وا بەڕۆ کرد داری وا بگیان یەکە نیوە مافرۆشت یەکە نیوە گەرم یەکە نیوە جۆ یەکە دوو جۆ ئەما فرۆشت بەرامبەری ترێکەکە مانچشایە بووی 100,000 معاش بێ مردنیە بۆ حکوومەت 150,000 معاش ئەویش نییە ئەویش نییە بە شەژمانک گوێن لێ ئەلەوێ کاتی خۆی من پێشمەرگەی پارتی بووم مەلا مستەفا هاتووە لێرە داوەتم کردووە بۆ ماڵی عەلی ڕەسوو هەبووە لێرە گوێن لێرە داوەتم کردووە بۆ ماڵی ئەوان لێرە لە ماڵی ئەوان داوەت بووە لێ بەڵێ مەلا مستەفا من ڕەوانە کرد بۆ ئێرانی من نەخۆش بووم ئەو کاتەی بەڵام لەو کاتەیەوە من کاتووە بۆ ئێرە بە دویان کەوتوو بۆ ئێرانی بۆم لا بۆ ئەملا بۆ لا ئەم خەڵکی ئەم سەرکەڵی هەمووی لە ئازابا بووە سا دەست بەتاڵ بۆی دەرچووی ئێستا دەست بەدار بوو دەچوم ئەلی بە 8 کەسی کوژ ئەلی بە 4 کەسی کوژ ئەلی بە 5 کەسی کوژ برای چیم شەوی دە تەیارە ئێرانی کوشتویەتی گوێ لێ ئێستا من کاتی خۆی بۆیان کردم پارتی بەڵام بڕیان ئێستا من مەجبور بووم شەم محەممەد سەرگەڵوی ئەلە مزگەوتی دای مەزراندم
220,000 بۆ کردووم ئەوە خانووکەمە 100,000 ئێستا 5,000 دێژێرنەوە 115,000 معاشی بنێت 4 سەرخێزان ئەوانە چی بوو بەدەستەوە وڵا ئەمە مشادی ڕزبرینی چوم لەکرد ئەوە سای هەری برمەوە هەڵی بڕانی تیژەکەیتەوە تیژیەکەمەوە بە ڕزبرینێ چ بکە خۆ بە خۆت دیومە ئەوە بە شال شال هیچ چارێکم نی مجبورم خۆت ڕزەکانە بڕی بەڵێ ئەتوانی هەتا بتوانم کە دەست بتوانینەوە وڵا بێ بەکری بێ ژیان تۆ تەمەنە دێ ژیان ئەو ساسادە خۆشبووی ئاسا قوربان ئەو ساگە لێ خۆش بوو من ئەلێرەوە 50 بارە خوڕیم بردووە بۆ قەڵاتزیەوە مەزانی بوو ئەو مزگەوتی ژیانی دێ کانی ئاو هەبنەوە دەمەوە ئێستا بیر و سن نەبوون و دەچین لە ئاومان دێنا لە کانی بەشانی و ماڵاتمانە بوو ئیشوشتمانە کرد و دایمە پێشمەرگەیەکی زۆر زۆرمان بەملەوە بوو لە هەمووی تیپەکانە هاتن و ئەمە گەرمێنی و ئەمە تیپی وێ و دەهاتن و خزمەتمانەکردن و منداڵم لە لانکا بە بەخوا ڕام کردووە جارە خزمەتی پێشمەرگەم کردوون ئارە وڵی ژیانمان ئەوە چی بووە بە کوناوتانێ ناو کاتە وڵا کوندە نەبوو بە تەنەکە و سەتر بوو بەرمیل هەبوو وەستا عوسمان هەبوو سەرگەروی ئێستا لە سلەیمانی دانیشێ ئەو بەرمیل یەکردن بە شانی ئاومان دێنا بۆ بەرمیلانە وڵا ئەرکمان قرس بووە قرس بۆ بڵێ ئەرکمان قرس نەبوو بێت تارە بووە و تۆپ و تارە ڕاکە ڕاک بۆ خانومانەکردن لە چێوی لەم لاو لەو لای و بەڕاستی قورسی ئەرچێکی زۆرمان لەسەر بوو هۆی مەڵبەندی دوو بوو ئێرە ئەرکو برچێکی زۆرمان لەسەر بوو ئی پێشمەرگی ئەنجا خانوشمانەکە تارە دەهات ڕەمیە کرد شەیدی زۆرمانەی تارە شەیدی زۆرمانەی تۆپ واللهی کە ئەو هەموو ناڕەحەتی هەبوو کاتەی وەعزی ئەو کاتی خۆشتر بوو لەو ئێستاکانە سەر و دڵت خۆشتر بوو سەر و دڵ ئەرکەکەت هەبوو ڕاکە بوو ماندوو بوو بەڵام سەر و دڵت خۆشتر بوو لەبەروەی ئەوەندە ئەم حیزبێن و شتە نەبوو ئەنجا خەڵک دڵسۆز بوو خزمەتی گەرم و گوڕ بوو دۆستایەتی و جیرانەتی خۆش بوو ئێستا ئەوە نەماوە جارە برام شەهید بووە 87 لەسەروێ هاتوتۆی ئەم خەتەیە کرد کە عشای دەناو سارەکی شۆفلەتی پێ بوو بۆ مەربەندی دوو دەهات خۆ ئەم مەسولانەوەکو و کاک حاکم قادر و ئەمانە هەموو دایان ناستی و ئیشی بۆمانە کرد و ئەوە ئیعدام کرا لەگەڵ هەشت سایقەکانی 87 ئەوە زۆر ناخۆش بوو جیران ئەنجا دواوەی شەهیدی گەلێکمان ئیتاری هەبوو لە ناودی کاتە تارە ڕەمی کردووە زۆر دڵتاز زیان بووە ئەوە ڕۆژە ناخۆشەکان بۆ 8 نەفەری بەسەر یەکەوە لە ئاشی ساوەر ئەلەو قەراق دێی کە هاتون ڕەنگە دیبێتان ئەو لە بن ئەو کانی و ئاوی لەوەکانە 8 نەفەری شەهید کرد تابڕی گرینگە کە بینەوانێ هەمووی بێتەوانێ و باخ و باخاتی خزمەت کاتەوانێ و ڕز و مرک و ئەی چ بکەن دەبێ هەمووی خزمەت کردێتەوانە چامان لە موچەژەوە ئەوامانە دەنە موچەچی ئارە وەڵا هاتنەوەکە چاکترە. بەرگەڵ ئەو شوێنی بۆتە سیمبۆلی شۆڕش و کورداتی ئێرە جگە لە جوانەکەی جگەل لەو سروشتە جوانەی کە لە ئاو دارستان و شاخ پێگاتووە بۆتە ئەو شوێنەی کە پیاوە مەزنەکان زەمانێک لێرەوە پلان و بەرنامەی شۆڕشیان داناوە لێرەوە ڕوبەڕووی هێزێک بوونەوە کە پێنجەم هێز بۆ لە جیهاندا بۆ زۆری و زەوەندی کە جۆرەهات چەکی لەم شوێنەدا و بۆ کوشتنی سەرکردەکانی ئەو شۆڕشە بەکارهێناوە و تاقی کردوێتەوە. لە ساڵی 1970 ئاوارەی ئێران بووین کە ئاوارە بووین لێوەکانەی تر ماوەی چەند ساڵ لێ ماینەوەی تر هەر وەسەمان باش نەبوو هەویش بەهۆی شۆڕشەوە ئێمە لەم دەیە کاتی خۆی پێشمەرگە بووین لێرە پێشمەرگە میتری ڕۆژ نێران لێوێش هەر ناتینە باش لێوەکانەشەوە کە پێشمەرگە بووم هەموو جارێ بە واجب هاتووم و ئەمدی و ڕۆشتمەوە بۆ ئێران کە ماڵم لەوێ بوو لە دێگولان بوو تا ساڵی چەند لەوێ بووی؟ تا ساڵی 2000
لە 2000 هاتۆ لە 2000 چی دەسی فێکرد کە هاتیۆ لێرە والله کە هاتمەوە ئێرەم تەوان لە ڕێگای حاجۆمەرانەوە هاتمەوە لێو هاتمە وتیان هەر کەسێکە لە ئێران بێ بگەڕێتەوە 200 متری ئارسپێ دێن ئیتر 10,000 ناریشە دێنێ ئەو بۆ مژ لە سنووری پارتیەوە هاتمەوانێ نە پارەکەیاندا پێم نە ئەرزەکەش تیان کاگە تۆ ڕۆشتوێ منتیقەی سەرگەڵ و وی بە جەلالی شمول ناکە لە ساڵی چەند هاتی لێرە لە ساڵی 2000 لێرم هەر لەم خانوای ماڵە خانووی چێت ئەم خانووی ماڵی خەزورمە یعنی نەت پێشمەرگەیەکی دێرین و خەڵکی سەرگەڵ و تا ئەزانە ناتوانێت خانوو بخۆ دروست وەڵڵا نەمتوانێت چەند سەرخێزانی پیان سەرخێزان کار و کەساوی تو کار و کاسی وڵی سارێکم هەیەویش باشێکی خۆمە ئیشی نەفراتی پێ یەکەم وتر ژیان لەسەر ئەوەی ماشتەیە وڵای خانشینێکم هەیە ئەویش بە 6 مانگجارە وەرەگەنەوەی 450,000 یعنی ئەو هەموو ڕاکە 450,000 هەر ئەوەندێ بەڵە تۆ مەسەن ئەگەر یەکی ئێستا سەرۆکی حکومەت خۆی کا بەم حەوشەی تۆ داواکاری تۆ چی بێ قسەی تۆ چیە بێ لەگەڵەوە وڵای یەکەم داواکاری من ئەوەیە کە خانوویەکەم هەبێ و لەگەڵ مناڵەکان مەتیا بژیم پێش هەموو شتێ ئەی باسی نەعەداڵەتی لەگەڵا ناکەی ئەخر نەعەداڵەتی ئەگەر عەدالەت بوونایە ڕۆژمان مەم ڕۆژە ناگەی ناوەڵا عەدالەتی لەم حکومەتیان نییە بە هیچ شێوەیە خەت بیری کردوتەوە مەسەرەن تۆ ساخێزانت مناڵەت کوڕت مەسەن تەمەنە دو گەورە ئەبێ مناڵە دو گەورە بێ بۆ من بێ خانوو بم بۆ نەمبیانی قەت بیر لەم شانە کردوت خۆت وڵا فکرم زۆر لێ کردو بەس کە دەسەڵاتیشن نەبێ ئیتر خۆ چیەکەی ئەوڵا ئێستا مناڵەکەم کوڕە گەورەکەم کاتی ئەوەی دیکە ژنی بۆ بێنێ تر کە تواناشن نەبێ چیەکەی ئەم خانە چەندەوە دەیە وەڵام خانوو دووە دێ ئۆ کاچی پێشمەرگا شۆڕ ژێری قارەمان ئۆ کاچی پێشمەرگا شۆڕ ژێری قارەمان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان بۆ تەوێردی سەرێ زوبان سەرگەڵ و دێکی تا بڵێ خۆش و جوانە سروشتێکی تا بڵێ ناوازەی هەیە ئەوەی کە زۆر گرنگە جگە لە شوێنە گەشتیارەکەی ئەوەیە لەم شوێنەی کە ئێمەی لێوەستاوین پێی ئەڵێن بەرگەڵوو سەر بە سەرگەڵوشە ئەم خانوانەی کە دروست کرانێتەوە کۆمەڵێک پێشمەرگە یاخود کۆمەڵێ فەرماندەی پێشمەرگەی ئەو کاتە لێرە نیشتەجێ بوون پارەیەکی زۆر خەرج کراوە بۆ ئەوەی ئەم خانوانە بە شێوەی کۆنی خۆیان نۆژەم بکەنەوە لە ڕاستیدا جوانیەکی یاوە بە ناوچەکە هەم لە ڕووی مێژویشەوە بۆ خەڵک گرنگە کە خەڵکانێک هەبوون شۆڕشیان کردووە لە ناو ئەم شاخ و ئەشکەوت و دار و بەردەدا دژی ڕژێمێک کە گەورەترین سوپای هەبووە ئەوەی کە سەرنجی ڕاکێشاین لەگەڵ چەند هاوڕێکدا کە هاتین سەیری خانوەکانمان کرد بەداخەوە هەموو خانوەکان شێواون هەموو خانوەکان پیس بوون بە شێوەیە کە ئاژەڵی شاتۆتە ناویان خەرجکردنی بودجەیەک یاخود پارەیەک بۆ دروستکردنی وا خانوویەک دەکرا بە پارێزراوی و بە جوانی بمێنێتەوە ئێمە لێرە وەڵێن ئەم خانووی کە ماڵی ڕەوانشاد نەوشیوان مستەفایە هەموو خانووەکانی دیکەش لەوانێت چەند ساڵێکیکە داڕمێن چونکە کەس نایە بەلایانە و کەسیش پرسیاریان لێ ناکات من لە تەمەنی 6 ساڵ بۆ 7 ساڵان بووم کە لە بەرگەڵ و بین ماڵمان تۆبارانجی زۆر کرا بەرگەڵ و ئیچیمیایی من یەکێک بووم لەو کەسانی کە چیمایان بەرکەوتووە لە بەرگەڵ و بەڵێ بە مناڵی بەرەم کەوتەوە برایەکیشم و مامێکشم من کوڕی شەید مستەفا عەبدوڵڵا حەمەد چاوشینی پێڵێن لە ساڵی هەر لەو ئاستایە بوو کە ئێمە چیمایی لێدایم باوکمان ڕۆژ تا سەرچەمی هەرزن لێ شەهید من هەر لەو یعنی کە ئێمە چیمای لێدان ئەوی شەهید بوو ئێستا سەرگەڵ و چۆنە بینیت وەڵاهی سەرگەڵ و باش زۆر زۆر باشێکی واژ نییە بە پێی ئەو هەموو زەختەی کە لەسەرمان بووە هیچ شتێکی واشمان بۆ نەکراوە بەڵێن بەس بۆمان کراوە حەدە ئیمکان کراوە بەڵام ئێستا ماوێتی سەرگەڵ مایە هەوڵ درراوە سەرگەڵ و بێتە ئەو دێنمونەی کە من و تۆمانوێت ناوەڵڵە سەرگەڵ و بە پێی ئەو شانی کە
ئەو تعزیبەی چێشتوێتی هەر هیچی بۆ نەکراوە مانی سەرگەڵ نەچۆدە و ئاستەی کە ئەو هەموو نەهامەتی بەسەر هاتووە تا ئێستاکانە کە ئیشی وای بۆ بکەوە دەسمەڵ حاری دووبەر بۆچ منادوێنی ئەسمەر ئەگەر حەزداکەی نەمێرم بمشێدا و ناسکە دلبەر باوە ئەلم دەربەنەوە ئەلم باریکە ڕێوە کە مرۆڤی بە ئاسانی پێ ناڕات ئەچمە شوێنێک کە خەیچێک لە خەڵکی دێ پێی وتم لێرە شوێنی دانیشتێکێک لە سەرکردەکان بووە ئێستا من ئەچمە ئەوێ هەم شوێنەکەتان پێ پیشانەدەم هەم ناوی سەرکردەکەشتان پێ ئەڵم ئەلێرە ئەو سەرکردە هاتووە ئەلەو شوێنەی کە ئەم هاوڕێیانە ئاگریان لێ کردوێتەوە چیان خواردووە کە یەکێک لە خەڵکی دێ ئەم شوێنەی پێ پیشانداین تەمەن لە دوای 2001ەوە ئەو سەرکردەی هاتووە لێرە وتێتی من هاتووم ئەلێرە دانیشوم ئەویش سەرکردەی خوا لێ خۆش بوو سەرکردەی نیم سەدا لە خەباتی گەلی کورد کاک نەوشیرا مستەفا لێرە هاتووە چای خواردووە و ئەم هاوڕێیە چای بۆ لێناوە و هەر ئەمی شوێنەکەی پێوتین لێرە ماوەتەوە بۆ فەتێ خۆی وتێتی لێرە هاتووم هەم سەیرێکی ئەم ناوچەیە بکەم هەمیش لانی بۆ خوێنەوە یاخوو بۆ نووسین هەندێک کاداتوێتە ئەم ناوچە هەرداڵێ عود و وەستان تورە باوە گوندەکەمان زۆر ئاوەدان بووە هەرچی بتەوێت تێیدا بووە زەوی بە پیت و ئاوی زۆر تەسەلگل لە نان و پێخۆر حیلەی چیژە بچکۆلەکەم خونچی لەو نەرمونۆڵەکەم گاڵەی کوڕە سێ ساڵانەکەم وەک بەهەشت بوو ماڵەکەم ئازوخەی سێ مانگمدانا برسی نەبن لە دستانە لەو ساکەوە من و زۆر کەس بە سوێن دەستماخستە ناو دەست بڕیارمان داوە تاماوین بەهار بێ و جستان و هاوین لە هەوڵداندا دانەمێنین تا تۆڵەی کوردمانە سێنین تۆڵەی کورد و تۆڵەی نەشمیل ئەبێ هەڵیان واسم بپین تۆڵەی ژن و دایک و بابم شەر تەتیان کردنی جوابم لە بیرمە هەڵناگرم تا نەسێنم وەقرە ناگرم هەرچی نەبینێ بیری تۆڵە لە بابی خۆی نییە زۆڵە ئێوارە وەختی ڕۆژئاوا ئەسکەر گەشتە لای ڕەزی دەبابە گەشتە لای ڕەزی زۆر ئەسکەریان لێدابەزی تعال تعالیان بوو وەکو لاڵ نەختی عارەبی ئەو خوارە هات نەختی عارەبی ئەو خوارە خوێڕی و نەزان و بێکارە هاتوونە سەرمان بۆ بزەردا چاویان لە خواردنی کووردە ویستیان دێن سەر و بەرمانکەن لەم کوردستانە دەرمانکەن داگیری کەن شار و دێمان خۆیان دانیشن لە جێمان لەو ساکەوە من و زۆر کەس هەم دیسان بە سوێن دەستماخستە ناو دەست بڕیارمان داوە تا ماوین بەهار بێ و جستان و هاوین لە هەوڵداندا دانەمێنین تا تۆڵی کوردمانە سێنین تۆڵەی کورد و تۆڵەی نەشمیل ئەبێ هەڵیان واسم بپین زۆر سپاس أمان ويبهشت بيانه عليك وجاري أمان دفع ملكي رشايا كاري من وتوعيا كوت وتمشيا أمانك وتمشيا يا بسرى وخاكم وسار بلا نقوم بكسوة بدر
بكسو بدرب يارها ودم بكسو بدرب بيارها ودم بميو ميخان خوم سمجنون خلاتم عوار يوم كوان خوم مصلحتي تيرو تاني عاشنا وبيقان خوم اسم الخفانية